مامس من مشكلتكم هي نوێژی ناکەم. چی؟ بدایەتی ژیانم دەم کرد زۆر بە باشی زۆر بە مەزبووطی ئێستا چی دەکەم و دەکەم. چەند ساڵی کچەکەم؟ ئەمن چەند؟ 30 ساڵی؟ بەڵێ. نوێژیش ناکەیت؟ بەس ببوورە تخوا یەک دەقەی ینی دەترسێم بۆچی ئەو حالە ینی بۆچی ڕەتفعلەکە ئەو حالەیە زۆر دەترسێم زۆر ناخۆشە ینی بەس بە قسەکەم تاوەکەم ینی ئەم بدایەتی ژیانم مەسەڵەن هەر لە 9-10 ساڵی نوێژم کردی ینی داک و بابی خۆم دیتێ نوێژیان کردی الحەمدوللا ینی کەمێردم کرد پیاوەکەم نوێژکەرە الحەمدوللا دائیمەن پێم دەڵێن نوێژەکان بکە و هەڵە نازانم لۆ ینی چی دەکەم قەرار دەدەم دەرێم نوێژی دەکەم نوێژە چی دەکەم ئینی وڕانێدادێ دیسان شل دەبیتەوە وەزعەکەم ینی لۆ سەبەبەکەی تێ بەخۆشم نازانم بزەبت ینی مشکلەی ئیمانم نییە الحەمدوللا ینی زۆر بڕوان بەخوای گەورە هەیە بە قەزا و قەدەر هەیە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەیە يعني الحمد لله دەزانم کە شتێکە حەقە و هیچ مناقەشەی تێدا نیە دەڵێن ما سەلەکەکم فی السەقر وقالوا لم نكن من المصلين ڕۆژێک دادێ هەر دەمری و عاقبەتت باش نییە و دەزانی کە یەکەم کە لێت دەپرسێ نوێژە یعنی باشە هەمووی دەزانم لۆ ناکەم نازانم. چۆن نازانی کچەکەم؟ ئەوە خەلەلی ئیمانە تۆڵی من ئیمانم بەهێزە ئەگەر ئیمانت بەهێز بێت یاخە خۆ نوێژ ئیمانە ئەی تۆ کە نوێژنەکەی ئەوە موسڵمانی بزانە ئەجا کچەکەم تۆ هێندەی خۆت مەشغوڵەکەی بە مەسەلەی سناپ و تۆڕە کۆمەڵایەتیەکان و خۆ جوانکردن و ناوماڵ پاکردنەوە ئەمانە ئەی بۆ خۆت سەرقاڵ ناکەی بە نوێژەکەتەوە ئەی بۆ ئەزانی نیمەڕۆ ئەبێ چێژ لێنەی بۆ ماڵ و مێردوو مناڵت ئێوارە لێی بنی بەیانی هەستیت بۆ کە ئەو کاتانە دیاری ئەزانی ئەو کاتانە کەیە بەس بۆ کاتی نوێژەکانت نازانیت. بۆ یەک کچەکەم لە ئێستایە تۆ لە بازنەی ئیسلاما نیت موسڵمان نیت بە حکمی ئەوەی نوێژەکانت ناکەی من وامزانی لەبەر دەنگت وامزانی مناڵی بەڵام 30 ساڵە تەمەنت 30 ساڵە ئەبێ هەر ئێستا بڕۆی خۆت یعنی بەڕاستی ڕووبکەیتە خوای پەروەردگار دوڕکاتی نوێژی تەوبە بکەی داوای لێبوردن لە خوای گەورە بکەی تۆ چەند ساڵە عیلاقەت پچڕاوە لەگەڵ خوای گەورەیە. کچەکەم لەبەر ئەوەی تۆ ماڵ و مێردت هەیە مناڵت هەیە و تەمەنت هەیە ئەبێ بە مانای کەلیمە تۆ لە خوا بترسیت و تەواو وردە تەمەنت هەڵەکشێت ئەڕوات و بەڕاستی تەمەنی کەسمان دیاریکراو نییە چەند ئەژین و چەند ناژین بۆیە ئەجەل لە کتوپڕێک هاتیە ئەگەر ئێستا تۆ بمری بە غەیرە موسڵمانی ئەمریت بۆیە بە خۆتا بچۆرەوە و ژیانی دنیا ژیانێکی کەمە کاتیە خوای پەروەردگار فرسەتێکە بە هەمومانی داوە ئەو فرسەتە یەک جارە. بۆ یەک کچەکەم تۆ لە ئێستایە لە غەڵەتێکی زۆر گەورەیە ئەبێ ئیعادە نەزەری ئیمانت کەیتەوە و شادمان بێنە بڕۆ دەستنوێژ بشۆرە و ڕووکە خوای پەروەردگار نوێژەکانش لە کاتی خۆیان بکە و کە دوورکاتە نوێژەکەشت کرد وعد بە خوای پەروەردگاردا بڵێ خوایە وعد بێت ئیتر من بەردەوامە بم لەسەر نوێژەکانم و زۆر دوعاش بکە خوای گەورە سەباتت پێ ببەخشێت.